یوسف ئێستا لە نەخۆشخانەی ئەمەرجنسیە و چاودێری بەردەوامی تەندروستی دەکرێت و فەرمانبەرانی ئێمە یعنی وەزارەتی ئێمەش بەردەوام سەرپەرشتی دەکات و ئێمە دەمانەوێت لە قۆناغی یەکەمە لە ڕووی تەندروستی جەستەیی بۆ ئەو کار بکرێت و حالەتەکەی سروشتی بکرێتەوە دوایی بگەڕێنرێتەوە بۆ خانەکانی ئێمە تاوەکو ئێمە ڕێکاری یاسایی و ئەو ڕێکارانە بگرینە بەر کە لەگەڵ کەسوکاری من ئەمڕۆ لەگەڵ بابی ڕاستەقینەوی و مامەکەی یوسف دانیشتومە دیارە کە دەمانوێت بە دوواداچوون بۆ کەیسەکە بکەین و پۆلیسی نێشتنی تونند و تیژی خێزانیش ئەوانیش لە لای خۆیانەوە ئێستا لێکۆڵینەوە دەکەن و بەردەوامن لەسەر ئەوەی کە ئەوانەی کە تاوانبارن لە بکەیسە دەستگیر بکرێن ئەوەی دەربارەی کراوە لە خواردن و خواردنەوە بێبەش کراوە بە ڕێژەیەکی زۆر یعنی ئەگەر پێشی درابشتی لە نێوان ژیان و مردنا بووە و لی دراوە و کۆمەڵێ یعنی کارینە مرۆڤانەی بەرامبەر کراوە دیارە بەستراوەتەوە و زۆرە ئەشکنجێکی ناخۆشە دراوە ئەمە وای کردووە کە وەزنی چێشی یوسف لە کەم بکاتەوە بۆ 10 کیلۆ کە من ئەوەی کە لە دکتۆرەکانم بینی ئەوە بوو کە وتیان تەنها ئێسک و پێستی ماوە هیچی تری نەماوە ئەمە شوای کردبوو کە حتا نەخۆشی شەکرەش ڕووی تێ بکە کلیەکانی تووشی چێشە ببن